إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. خۆشەویستەکان، لە زنجیرە باسەکانی قەدەغەکراوەکانە ئەمڕۆ باسی ئیعدیلوا بین ئەبنائیکم، واتە دادوەر بن لە نێوانی مناڵەکانتانە. بابەتەکەمان لەسەر ئەوەیە. خۆشەویستەکانم، جەنابتان ئاگدارن کە لە قورئانی پیرۆزە خوای تەعالا زۆر جەختی لەسەر ئەوە کردووەتەوە کە کوڕان و ئەولاد، یعنی ئەولاد کچ و کوڕ ڕێز لە دایک و باوک بگرن، ئازاریان نەدەن بە هیچ شێوازێ. تەنانەت خوای تەعالا ڕێزگرتن لە دایک و باوک و ئازار نەدانیانی بەستۆتە تەوحیدی خۆیەوە، وەکو ئەفەرمێ وەعبودوا الله ولا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا. بەندایەتی خوا بکەن، هاوڵی بۆ بڕیار مەدەن. ئەمجا ئەفەرمێ چی یەکسەر لە دوای ئەوە؟ ئەفەرمێ چاکە بکەن لەگەڵ دایک و باوکتانە، چاکە بکەن لەگەڵ دایک و باوکتانە. لە ئاەتی ترا خوای تەعالا ئەفەرمێ وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا. خوای تەعالا بڕیاری داوە کەوا ئێمە تەنها خوا بپەرستین و بەندایەتی بۆ هیچ کەسێک، هیچ زاتێک، هیچ مەخلوقێک لە مەخلوقات نەکەین ئیلا بۆ خالق نەبێ، بۆ ئەڵڵا نەبێ، و چاکەش لەگەڵ دایک و باوکا بکەین. و هەروەها لە قورئانە ئەفەرمێ ئەنیشکر لی وەلیوالدەیکە، شکری من بکەن و پاشان شکری دایک و باوک بکەن. و هەروەها لە قورئانە خوای گەورە وەسیەتی پێمان کردووە کە ولا تقل لهما أف، یعنی ئەوەنە چاکە لەگەڵ دایک و باوکا بکەن، ئۆفێکیش بەرامبەر دایک و باوک مەکەن. هەر ئۆفێک کە بچووکترین وشەیە بەرامبەر دایک و باوک مەیڵێن. دەی هەر ئەو خوایی کە ئەم ئەمرانەی کردووە، کە ئەمری کردووە ئێمە بەرامبەر بە دایک و باوکمان باش بین، بە هەمان شێوە هەر ئەو خوایەیە کە فەرمانی کردووە بە پێغەمبەرەکەی و پێمانی ڕابگەێنێ کەوا پێویستە دایک و باوکیش دادوەر بن لە نێوانی مناڵەکانیانە. پێویستە دایک و باوک، بە تایبەت باوک کە زیاتر مالیەی ماڵ و سەرمایەی ماڵ بەدەست ئەوە، پێویستە دادوەر بێ لە بینی مناڵەکانیە، نابێ زاڵم بێ، نابێ ستەمکار بێ، نابێ فەرقی ئەم مناڵەکە بدا بەسەر ئەو مناڵەکەیە. ئەمە لە ڕاستیە لە شەریعەتی ئیسلامە شتێکی زۆر ناشرین و نابوتە و قەدەغەیشی لێکراوە. ئەوە تا گوێ بگرن، نوعمانی کوڕی بەشیر خوای لێ ڕازی بێ لە خۆی و لە باوکیشی ئەفەرمێ تصدق علي أبي ببعض، يعني رواياتي حديثك طبعا رواياتي زورة من بكرديكي للراسية شرحيكم بو برستان بيويس ناكاد چونك بتشندين روايات هاتوها همو يكتري تواوكا و تشيروك يكمن بو اجريتا وكوا ديار بشير صحابي پیغمبر صلى الله عليه وسلم چند خيزاني كي بو نعمان ليكيك لجنكاني بو ديار لحالتك لهندي حالاتا او جنة داوا اكاد شتێک بکاتە ناوی نوعمانی کوڕیەوە، ژنەکە داوا لە بەشیرەکە کەوا شتێک بکاتە ناوی نوعمانی کوڕیەوە. ئەویش ئەڵێ باشە، من مەسەلەن بۆ نمونە خالیەکی هەیە، بۆ نمونە ئەیتر شتێک لە شتەکانی ئەکات بە ناوی بڕیارەدا بیکا بە ناوی نوعمانەوە. ژنەکەش زۆر لێزانە، ئەڵێ من بە ئەوەنە قبول ناکەم، ئەبێ بڕۆیتە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم، پێغەمبەر بکەی بە شایەت،
يعني پێغەمبەر بکەی بەشایەت لەسەر ئەوەی کەوا تۆ ئەم بەشە ماڵەتدا بە نوعمان. ئەویش ئەفەرمێ باوکم چوو بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئەوەی بیکا بەشایەت لەسەر ئەوەی کەوا باوکم ئەو شتەیدا بە من داوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گوێی لێگرت، ئەویش بۆی باس کرد. پاشان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بەشیر ئەمەی وا بۆ نوعمان دیاریت کردووە بۆ مناڵەکانی کەشت هەر ئاوات بەشت داون، یعنی بۆ گشت مناڵەکان بەشت داون. وتی نەوەڵای پێغەمبەری خوا دەی فەرمووی اتقوا الله، فەرمووی لەخوا بترسە، لەخوا بترسن، وعدلوا بين ئەولادیکم، لەخوا بترسن وعدالەت و دادوەر بن لە نێوانی مناڵەکانتانە. جا لە ڕیوایاتی تری حەدیسەکە ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم تووڕە بوو فەرمووی من شایەتی نادەم لەسەر زوڵم، بڕۆ شایەتێکی تر بگرە، من شایەتی لەسەر زوڵم نادەم، ئەمە زوڵمە کە تۆ فەرقی بەینی مناڵەکان تەکەی. جا ئەڵێ بەشیری باوکم کە گەڕایەوە ئیتر ئینەکەی پێ نەدام، ئەو بەشەی کە بۆ من دیاری کردبوو پێی نەدام، لەبەر ئەوەی بۆی دەرکەوت کە ئەمە زوڵمە و نابێ ئەم زوڵمە ئەنجام بدە. حتى للروايات تري أم حديثة سيجار بيغمر صلى الله عليه وسلم فرموي اعدلوا بين أولادكم، ين احتمال مثلا بيغمر كأمي بيني بي لو تاريك باسي كرد بي لشوني كترا بعام بو مسلمانان قشتي فرموي مسلمانان عدالت بن لنيواني من على كانتانا، عدالت بن لنيواني من على كانتانا، عدالت بن لنيواني من على كانتانا. اعدلوا بين أولادكم في النحل، فرمووی کاتێک هەدیە ئەدەن بە مناڵەکانتان یا بەشێکیان بۆ دیاری ئەکەن عەدالەت بن لە نێوانیانە كما تحبون أن يعدلوا بينكم في البر واللطف، وەکو چۆن ئێوە حەزەکەن مناڵەکانتان بە گوێتان بکەن، بەرامبەرتان چاک بن، بە قسەتان بکەن، ئازارتان نەدەن، بە بەزەیی بن بەرامبەرتان، دەی ئێوەش ئەبێ ئاوا بن. تۆ یەکەم جار مناڵا لە ژێر دەستا، ئەگەر تۆ زاڵم بی بە تەمامەوە بەیانی مناڵەکەشت بەرامبەرت باش بێ. طبعا خۆشەویستەکانم ئەم ناعەدالەتی باوکان بەرامبەر بە مناڵەکانیان بە تایبەتی ئەوانەی کە دوو ژن ئەهێنن و سێ ژن ئەهێنن و چوار ژن ئەهێنن بەڕاستی زۆر بڵاوە بەداخەوە، یعنی هەنێکیش هەیە هەر لە بین مناڵەکانی لە یەک ژنیشن بەس هەر عەدالەت ناکا لە بینیانە. طبعا ئەمە دووشت گەورە لەمەوە ڕوئەدا، یەک ئەو مناڵانە بەرامبەر بەو باوکە بەزەیان نامێنێتەوە، کاتی ئەبینن بەبەر چاویانەوە تێگەی بەبەر چاویانەوە فەرقەکە، فەرقی من و براکەم ئەکا، فەرقی من و خوشکەکەم ئەکا، یعنی کاتی ئەمە ئەبینم ئەیتر چۆن ڕەحم بمێنێ بۆ باوکە، مەگەر زۆر زۆر ئیماندار بێ ئەو کەسە. کاتی ئەمە ئەبینێ بەبەر چایەوە ئەبینێت کوڕێ لە کوڕەکانی بۆ خۆی سەڵتەنەت ئەکا بەسەر ماڵەکەیەوە، بەڵام کوڕەکانی تری لە برسا خەریکان مرن، تیکەنانێکیان دەست ناکەوێت، سواڵەکەن لەم ماڵ و لەو ماڵیان هیچ ئیشێکی زۆر ناڕەحەتەکەن، بەس ئەمیش بۆ خۆی خەوتەتە من ماڵەکەیە و سەڵتەنەتەکا و بە کەیفی خۆی سیارە فرکوفاکەکا و بەڵام ئەوانی تریش نە هەر سایقیش نازانن. ئەمە نابێت، ئەمە خوا ئەمەی قبول نییە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەمە ڕازی نییە. یان باوکی وا هەیە ژن بۆ هەندێک لە مناڵەکانی دێنێ پارەیان بۆ سەرفەکە، بەڵکو خانیشیان بۆەکە، بەڵام ئەوانی تر ئەبێ حتا ژن دێنن، ئەبێ قەرز و قۆڵی دنیا بکەن، پاشان لە کرێچیە بن حتا ماوەیەکی زۆر و پاشان بەچی حاڵێک ئەگەر بتوان خانیە بۆ خۆیان پەیاکەن، یان هەر لە کرێچێتیان نێن و تا ئەمرن. ئێمەکەی ڕاستە. یا هەنێ باوکان هەیە کچەکانیان لە بینی کچەکانە، بۆ نمونە کچی وای هەیە ئەو پەڕی کاتی ئەیدا بەش و ئەو پەڕی کاری بۆ ئاسانەکە، ئەو پەڕی جەوی بۆ خۆش ئەکا، هەرچی خۆی بێوێ بۆی ئەکا، بەس بۆ کچەکانی تریوان نییە. طبعا ئەمە لە ڕۆژانە ئێمە ئەیبینین لەبەر چاوی خۆمان و
زۆرش اعتیادیە زۆر ئەسڵەن ئەو کەسانە دێن لە مزگەوت شێدانشن لەوانەیە ئێستا لەناو ئەم مەجلیسە هەمان بێوا دانیشت بێ طبعا یەک نەفەر با دڵتان هیچ نەکا یەک نەفەر نییە لەبەر چاوم ئەو شتەی کردێ بەس لەوانەیە هەبێت یاتانە دێ لە مزگەوتە لە تەراویحە لە جمعە و جەماعەتە دێ دائەنشێ بەڵام فەرق لەبەی مناڵەکانی هاکە طبعا ئەمە ئەبێتە مای ئەوەی ئەو مناڵانە بەرامبەر بەو باوکە دڵیان بگۆڕێ ئەوانەی کە زوڵمیان لێکرێ ئەمە یەک دووهەم شتێکی تریش ڕۆدا ئەویش ئەوەیە ئەبێتە مایەی ئەم باوکە ئەبێتە مایەی فیتنە لەبەین مناڵەکانی خۆیان مناڵەکانی ئەدا بەگژیەکە کاتێم تۆ ببینی فەرقتەکە لەگەڵ برایەکتا ئەڵێ باشە من فەرقم چییە ئەو برامە بۆ ئاوا سەڵتەنەت بکا بەسەر ماڵەکەەوە من یعنی هەلە خۆ دڵتە گۆڕێ وا هەستەکەیکەوە دەستێکی ئەویشی تایە ئیتر بۆ خۆی دڵت بەرامبەر بە براکەتیش ئەگۆڕێت ئەمەش فیتنەیەکی زۆر زۆر گەورەی لێ بێتەوە جا ئەمە لە شەرعی ئیسلامە شەرعی ئیسلام نەک کوڕ لە باوک نەک برا بۆ برا شەرعی ئیسلام ڕازی نییە هیچ مسلمانێ لە هیچ مسلمانێ بینی حقت هەڵگرێ و شت بغز لە دڵیا دروست ببێ هەر شتێ ببێتە مایەی ئەوەی کەوا من لەگەڵ برایەکی بسڵمانێکی ئەمریکیە بسڵمانێکی یابانیە ئەگەر شتێک لە دڵمانە دروست بێ حرامە ئەی چجا لەبین من و باوکمە لەبین تۆ برایەکتە ئەوە هەر نابێ بۆیە شریعەتی ئیسلام ئەم دەرگایەی داخست شریعەتی ئیسلام ئەم دەرگایەی داخست و ڕازی نەبوو با بزان خۆشەویستەکانم هەندێک لە عولەما مەوزوعەکان لە پارەیش وەولاترۆ بردیە و تویانە تەنانەت باوکان گوێ بگرن و بۆ خۆشمە ئەم نەسیحەتە حتى تەنانەت لە ماچکردنی شاوتویانە نابێ فەرق بکەی لە ماچکردنی شا یعنی ئەگەر ماچی کوڕێکت کرد ماچی ئەو کوڕەکەت نەکرد تۆ فەرقت کردەوە تێبگەن ئەسحابەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم دانیشتبوو لەگەڵ پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم هەر لەو کاتە کە ئەو دانیشتبوو کوڕێکی ئەو سەحابەیە هات هەر هاتە ژوورەوە یەکسەر بانگی کرد و خسێبان ڕانی ڕاستی لابان ڕان ڕاستی خۆی داینا پاشان تۆزێکی پێچوو کچەکەشی هات کچێکی هات کە کچەکە هات بانگی کرد و عین الحساب ماچی کرد و لە عەرز داینا لە لای چەپێەوە یەکسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتە جواب دایک و باوکم بە قوربانی بێ ڕۆحی خۆم فیدای بێ ئەمە پێغەمبەرە ئەمە پەیامی خوای هێناوە و وەکو خۆی جێبەجێ کردووە قبول ناکە حتا لەوەشە ناعەدالەتی بدوێنێ فەرمووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چی فەرموو فەرمووی بۆ واتە کرد بۆ فەرقت کرد لە بینی ئەو کوڕە و لە بینی ئەو کچە بۆ ئەوت لەسەر ڕانت دانا ئەمەد لەسەر زەوی دانا ئەویش وتی ئەی پێغەمبەر فەرمووی نە ئەبێ ئەم لەسەر ڕان دانا ئەویش لەسەر ڕانت دانا یان ئەبێ ئەم لە زەویا دانا ئەویش لە زەویا دانەی حتى ئەوەش پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕازی نەبووە خۆشەویستەکانم ئەم قسانە بگرینە گوێ هەمووتان حەزەکەن ئەولادەکانتان بینی باش بێ لەگەڵ یەکە ئەی بۆ فەرقەکەن لە بینیانە ئەی بۆ ئەبنە سەبەب ئەوەی کە مناڵەکانتان لەگەڵ یەکا بینی خراپ بێ بۆیە هەندێک لە زانایانمان فەرموویانە فەرقکردن دروست نییە لە بەخشینە یعنی لە پێدانی پارە و ماڵ وەمانە فەرقکردن دروست نییە لە معاملەیە لە هەڵسوکەوت لەگەڵ یانە حتا هەڵتا هەڵسوکەوت براینە ئیسا من بەدەمێکیانە پێکەنیم ئەبێ یعنی هەوڵدەم فەرق نەکەم لەگەڵ ئەوی تریشیانە پێ بکەنم ئەگەر ئەمم سیارەم دا بەدەستی ئەوە ئەبێ ئەویش فێرکەم ئەگەر نەشم دا بەدەستی بێ تیگێنم کوڕم جارێکان تۆ بۆ نمونە ئەم 18 ساڵانە سیارە دەیتە دەستیەوە فێری سایقیەکەی ئەویان 15 ساڵانە 16 ساڵانە ئەبێ پێی بڵێم جارێک تۆ بگەیتە 18 ئەیدەمە دەستی تۆیشۆ من لە بینی ئەم دوو مناڵە ئاواکەم هەردیان کە ڕوولاڵن قەسەم بەخوا کاتێ سیارەمە دا بەدەستی براکەیەوە کە 3 ساڵ لەوە گەورەترە هەستمە کرد دڵی شتێکەکە تێم گەیان وتم تۆش 3 ساڵتر کە تەمەنت گەیە ئەم سیارە دەم دەستۆ فێرتەکەم ترسام دڵی شتێت بکە و زوانیشی نییە تعبیری لێ بکە ئەوەش مشکلەکەیە بۆیە بڕێزان ئەبێ ئاگامان لی بێ و شعوری مناڵەکانی خۆمان هەست و شعورەکانیان بپارێزین و ڕێزیان لێ بگرین با نەبینە باعیز ئەوەی کەوا ماڵ و مناڵمان لە ناو یەکتریا بەینیان تێک بچێ
حتى علماء فرميانا لعطف حنانا لسوز بيدانا سوزت بأمدا سوزيش بأو بدا خو لوانيت ولا دلتا منالك بلا منالك كان لو يتريان خوشتر قالك بس نابي بيتو ديار بي نابي بيتو ديار بي بهيت شوازي أبي آقامان ليبي أو بري وريابين تنانت زانيان لوش قلترشون خوش يسكانم لوش قلترشون وتويانا نابي فرق بكين لبين مناري من على كانتيشا والله براينا من أنا هستم فيك دو قسم برب العالمين هستم فيك دو ديار بو كابرا دانشتوا كري كركي هاتوا يعني كشي كركي هاتوا هيك لمن على كاني زیاو ماچی کردووە پارەی پێدا ڕێزی لێگرە بەسی مناڵەکانی تر ڕێزی لێ نەگردێ وەڵی هەڵسیایە یەکسەر بەدەم چایەوە دیار بوو ئەوان نابێ برا بە ڕێزەکان مناڵی مناڵەکانیشت ئەبێ ئاگات لێی بێ تۆ حەز ناکەی مناڵەکانت تەفریقیان تێ نەکەوێ دەی ئەبێ ڕچاوی مناڵی مناڵەکانیشت بکەی فەرقی بەینی مناڵی کچەکەت و مناڵی کوڕەکەت نەکەی ئەبێ ئاگات لێی بێ ئەمە هەمووی زانایان فەرموویانە وەجەختیان لەسەری کردووە و تەئکیدیان لەسەری کردووە طبعا وتوان هەندێ هۆکار هەیە بۆ ئەوەی باوکان فەرق بکەن لەبەن مناڵەکانیانە یەکێ لەو هۆکارانە وتوانە لەوانەیە ئەمیان کوڕ بێ و ئەویان کچ بێ زۆربەی ئێمە حەز لە کوڕەکەین و کچ ئیهمالەکەین طبعا ئەمە مخالفەی ئایەت و حەدیثە مخالفەی ئایەت و حەدیثە چونکە کوڕ و کچ بەدەست کوڕەکە و کچەکە نییە يهب لمن يشاء إناثا ويهب لمن يشاء الذكور خوي تعالى خوي هر کسی کچی پێ بدا ئەیدا هەر کەسێکیش کوڕی پێ بدا ئەیدا فەرقی بینی کوڕ و کچ نییە لە معاملە لە حەڵس و کەوت ئیلا لە بڕێ مەسائلانە بێ خوا شەریعەتی خوا بڕێ شتی بە شێوازێک دیاری کردووە بڕێ جار نازەکەی داوە بە کچ بڕێ جار نازەکەی داوە بە کوڕ ئەویش بە شەریعەتی خوا بێ تێیگەێنیمە شەریعەتی خوایە بۆ ئەوەی هیچ دڵیانە دروست نەبێ ئیسە بۆ نمونە لە میراتیا کاتێ فەرقێک هەبێ لە بین کچ و کوڕا لە هەدیەدانە نابێ ئەو فەرقە بکەی زانایان وتوانە ئەگەر باوک پێش ئیسانێ باوکەیە پێش ئەوەی وەفات بکە حەزەکان ماڵەکەی دابەش کاتە سەر مناڵەکانیان لە کاتێکا کە دابەشێکا نابێەوە پێی میرات دابەشیکە ئەزانن ئەبێەوە پێی هێدیە دابەشیکە چونکە نەمردیتە هێشتان تۆ ئەبێ کچ و کوڕ وەکێک بدەی پێیان ئاگاتان لێی بێ خۆشەویستەکانم ئەمانە ئێمە غەڵەتی گەورەی تیا ئاکەین ئاگاتان لێی بێ فەرقی بینی کچ و کوڕ مەکەن با بزانن ئەجری کچ زۆرترە لە بڕێ مەسائلە نەک بۆ ئەوە بۆ دنیا هەر باسی مەکە من پرسیار لە زۆربەی پیاوە بە تەمەنەکانەکەم توخوا کچەکانتان زیاتر خزمەتتانەکە یا کوڕەکانتان بەخوا کچەکانتان زیاتر خزمەتتانەکە ئەوە یەک بۆ قیامەتیش پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی هەر کەسێ دوو کچی هەبێ گەورەی بکە دوو کچی هەبێ گەورەی بکە بەڕێک و پێکی تا ئەیان خاتە ماڵی خۆیان یان وەکو هەتا قسمەتەکەیان بڵان چۆنە بێ ئەفەرمێ ئەو دوو کچە لە ڕۆژی قیامەتە بەر ئاگری جەهەنەمی لێگر نایڵن بخرێتە جەهەنەمەوە الله ئەکبەر الله ئەکبەر بەڵام ئەمە بۆ دوو کوڕوان نییە ئەوە بزانن براینە ئاگامان لێی بێ یەکێکی تر لەو ئەسبابانەی کە من و تۆ فەرقی بینی مناڵەکانمان ئەەکەین لەوانەیە هەیەکێکیان تۆزێ عەقلی زیرەکتر بێ زیاتر فامیلەتر بێ ئەوی تریان کەمتر فامیدەیە تۆزێک هینە عەجوولە تۆزێک ئەجوولێتەوە ئەمیان کەمتر ئەجوولێتەوەمانە ئەویش براینە ئەمەش فەزڵی خوایە جاری وایە ئەم مناڵە عاقڵە و ژیرەتە بۆ هەنێ مەسائل بەکارتێ ئەوی تریشە عەجوولەکەتیش بۆ هەنێ مەسائل بەکارتێ براینە جاری وایە عەجوولەکە لە بڕێ مەسائلە زۆر زۆر مهمە ئاخر ئەمەشمان هەیە ئەبێ مەلامان هەبێ دکتۆرمان هەبێ پێشبەرگەمان هەبێ مهندسمان هەبێ لە بازاڕە کاسبمان هەبێ کاکە خۆ نایەوێ گشتی وەکو یەکوابێ مناڵەکانیشت هەروایە ئەمە لە وڵاتێکە لەما عایلەیەکیشا مناڵەکان جیاوازن بۆیە تۆ نابێ فەرقیان بکەی یەکێکی تر لە ئەسبابی فەرق جاری وایە مناڵێکت جوانە یەکێکیان ناشرینە باهۆڕەکەم زۆربەی ئێستا من لە خزمەکانی خۆماوەم بینیوە مناڵە جوانەکە بانگەکە ماچێکە مناڵە ناشرینەکە کە چڵمەکەی دێتە خوار و ئەمانە بخۆی بانگ ناکە و ڕێزی لێ ناگرێوەمانە لە ئەخیریشا بەتەمەن دیمە لە ئاخیرە مناڵە جوانەکە حسابی بۆ باوکی نەکردێ و مناڵە ناشرینەکە کە ئەم لای ئەم ناشرینە ئەناگشتمان عەبدی خواین و خوا خەڵقمانی کردە جوانی و ناشرینی لای خوایە ئەوە بە کەلکی باوکەکە هات جا من دڵم نهاتە پێی بڵێم بەڵام لە دڵی خۆمەوە زۆر جار وتم مەسەی کەم بزانم خوای گەورە ئیشەکانی چۆنە تۆ بڕێ شتێ تۆ ئێستا ئەی شتێتر ئەبینی بەڵام خوا
شتە دوورەکە بینێ بۆیە خوا ئەفەرمێ عەدالەت بە فەرقی بەینیان مەکە. یەکێکی تر لەو ئەسبابانەی کە ئەبێتە مایە ئەوەی ئێمە فەرق بەینی ئەولادەکانمان بکەین. هەنێ مناڵمان هەیە کەم ئەندامن، نقصانیەکیان تایە لە عەقڵا، لە مێشکا، لە بڕێ چشتە، ئەوی تریشیان هاروهاجە و مەسەن ساغە و سەلیمە و ئەمانە، ئیتر بۆ خۆی حەقی کەم ئەندامەکان ئەخۆین و ئیدێن بۆەکانی تر، ئەمەش خوا قبوڵی نییە. بالعکس ئەبێ حەنانی زیاتر بەی بە کەم ئەندامەکان، و بە ئەوانیش بڵێ بۆیە حەنانی زیاتری پێدەم، نازی زیاتری پێدەم لەبەر کەم ئەندامیەکەی ئێوە بزانن. ئەبێ ئاگاتان لێ بێ خۆشەویستانم. ئەمانە هەمووی زۆر زۆر گرنگە. ئەمجا ئاگایشمان لە چی بێ خۆشەویستەکانم؟ قەت دوعا لە مناڵەکانمان نەکەین. زۆرێک لە ئێمە دوعا زۆر لە مناڵمان نەکەین، دوعای شەڕ. طبعا دوعای شەڕیش خۆی بۆ خۆی لە هەنێ لە مناڵەکان ئەبێتە مایە ئەوەی کەوا مناڵێکت لە ئاسار دەرچێ، خراپ دەرچێ نابێت. عەبدوڵڵای کوڕی مبارەک خوای لێ ڕازی بێ، ڕەحمەتی خوای لێ بێ، کابرایە کاتە لای شکاتی مناڵەکەی گوتی مناڵەکەم زۆر لە عەرە و زۆر ئەمانە فەرمووی تا ئێستا دوعات لێ کردەوە، وتی یارە وەڵا ڕۆژانە دوعای لێ یەکەم، دەوتی خەتاکە لە خۆتایە. دوعای ساڵحانی بۆ بکە، دوعای چاکی بۆ بکە. سێ دوعا هەیە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم گەڕانەوەی نییە. سێ دوعا هەیە گەڕانەوەی نییە، یعنی خوا قبوڵێکا خوا پەناماندا ئەگەر پەلە بێ یان درەنگ بێ، زوو یان درەنگ خوای گەورە وەڵامی داتەوە. یەکەم دوعای مەظلوم، دووهەم دوعای ڕێبوار و مسافر، سێیەم دوعای باوک و دایک لە مناڵەکانیان خوا پەناماندا. عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێ بێ ڕۆژێکیان یەکێ لە مناڵەکانی هاتە باوشی لەناو ئەسحابەکانەوە، باوشی پیا کرد و گردێ باوشۆ، فەرمووی کوڕم وەڵڵاهی زۆر زۆر خۆشتم ئەوێ، بەڵام چەندێ خۆشتم ئەبێ نابێ ئەمەوان پێ بکا فەرقی بەینی تۆ براکانت بکەم. الله چیت دەرسێکە، یعنی ئەمە دەرسێکە طبعا بۆ ئەوانەی کە دانیشتون لەوێ، خۆ ئەو مناڵەت تێ ناگا لەو قسە، بەس ئەمە دەرسە بۆ ئەوانی تر. من توم زۆر زۆر خۆشەوە گردێ باوشە و گردێ سێنگەوە، بەڵام نابێ ئەم خۆشەویستیە وا بکا فەرقی بەینی تۆ براکانت بکەم. ئەمە دەرسە بۆ ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم. ئەو خەلیفە عادلە ئیماندارە لە بینی مناڵەکانیشە فەرقی نەکردووە. بۆیە حەدیثێکتان بیرە خەمەوە لە تقریبا لە کۆتایی بابەتەکانمانە، زۆر گرنگە ئەم حەدیثە. ئێمە دائیمەن ئەم حەدیثە باسەکەین لە باسی حاکمی زاڵمە، بەس ئەمە باوکی شەگرێتەوە بە دەرەجەی یەک. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ما من عبد يسترعيه الله رعية يموت يوم يموت وهو غاش لرعيته إلا حرم الله عليه الجنة. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێک، هەر شوانێک، هەر بەرپرسێک ئەگەر بوو بە بەرپرسی چەند نەفەرێک، یعنی تر تۆ بەرپرسی مناڵەکانتی لە ماڵە، بەرپرسی خێزانەکەتی، بەرپرسی ئەوانەی وەهان لە ژێر دەستە، برا گەورەی تو باوکت نەماوە بەرپرسی براکانتی خوشکەکانتی، بەرپرس ئیتر ئەڕوا هەتا ئەگا بە ڕئیسەکەی وڵات. هەر کەسێ بەرپرسیارەتی خەڵکێکی لە ژێر دەستا بێ و ئەو ڕۆژەی کە ئەمرێت، یعنی ئەو ڕۆژەی کە ئەمرێ غەشی کردبێ، فێڵی کردبێ، ناعەدالەتیەکی کردبێ لە بەینیانە، ئللا خوای گەورە لەسەر ئەو کەسە بەهەشت حرامەکە، و ئەمە بە دەرەجەی یەک باوک و دایکە گرێتەوە. ئەمجا ئەڕوا بەرز دەبێتەوە تا مدیری مەکتەبێ، مدیری مەکتەبێک کە مناڵەکەی خۆی بکاتە یەکەمی مەکتەبەکە، یەکەمی سەفەکە کە خۆی مستحق یەکەم نییە. زۆربەی یەکەمی سەفەکان سەیرەکەی کوڕی مامۆساکانن یا کوڕی مدیرە، یا زۆربەی بە ناعەدالەتی ئەگە خۆ بە حەق خۆی بێ هەمووی شایەتی بۆ بدات تەواوی ترەوە خۆ، بەڵام سەیرەکەی ئەگەر تۆ مناڵەکەی خۆت فەزڵ بێ بەسەر خەڵکی ترا، خوای گەورە مە قبوڵ ناکە. طبعا هەتا ئەڕوا ئیتر ئەمە بەریام حەدیثەی پێغەمبەرەکەوێ صلی الله عليه وسلم. دوو مۆزوعی ئیماوە لە عێراقا. یەک علەما فەرموویانە جائزە ئینسان فرق بخا لبين مناڵەکانیە ئەگەر مەسئلەیەکی، ئەگەر مەوزوعێکی شەرعی هەبێ، ئەگەر بیانوویەکی شەرعیت هەبێ، دروسە جیاوازی بخەی لەبینی مناڵەکانتە. بۆ نمونە یەکێکیان کاسبی نییە، ئەوی تریشیان هەمووی کاسبی هەیە، هەمووی کاسبیان هەیە، ئەوی تریشیان هەموویان کاسبیان هەیە،
بمناڵەکانت ئەڵێ کوڕم براکەتان فڵانی برانتان هیچ ئیشێکی نییە هیچ کاسبێکی نییە منیش دوکانەکە ئەخەمە لای ئەو ئێوە ڕازین کوڕم ئەگەر ئەوان ڕازی بوون دروستە ئەو کاتە فەرقی ئەم برایانە بدەیتە سەر شتێکی بیتێ بە ئیجازەی ئەوان یا مناڵێکت لە مناڵەکان نوقسانە تو شتێکی بۆ تەرتیبەکەی بەڵام بە ڕەزابوونی ئەوان بۆ ئەوەی بینی براکان تێک نەچێت وە کۆتا پرسیاریش لێرە ڕووەکاتە ئێمە ئایا ئەگەر باوکێک فەرقی لە بین مناڵەکانیان کرد بە ئەم شتی دابوو بە ئەوان نەیدابوو ئەگەر ئەم باوکە مرد ئەگەر ئەم باوکە مرد ئایا ئەو شتە چی پێکرێ بۆ نمونە سیارەیەکی داتە کوڕێ لە کوڕەکانی خانوویەکی داتە کوڕێ لە کوڕەکانی بە ئەوانی تر نەیدا کردێتێ ناوێەوە یان پێی داوە ئەلموهیم شەرع ئەڵێ چی ئایا طبعا دوای ئەوە کە مامۆسایەکی ئاینی هاتووت ئێمە حرامە و دروست نییە و ئەمانە ئایا ئەم زوڵمە کە کردێتی بەردەوام بێت و یان وەکو ئەگەر کوڕەکان ڕازی بوون و ڕێک کەوتن کوڕە عاقڵەکەیان ئەو کوڕەوە بەشەکەی پێدرێڵێ کاکە من مادام باوکم وفاتی کردووە مە کاتی خۆی باوکم دایە پێم زوڵمی کردووە من ئێستا ئەیگەڕێنمەوە و تەوزیعەکەین لەبین وەرەسەکەیە ئایا تەوزیع ئەکرێتەوە یان وەکو ئەهێرلێ وەکو خۆی و زوڵمەکەش بۆ باوک حەسابە زانایانمان دوو ڕەیان هەیە کۆمەڵێکیان وتویانە توخوا باوکی ئەوەنە دوو لە ڕووی جەنابتان ئەوەنە بێعەقڵ بێ ئاوای کردێ بیتێ لە با بۆ خۆی بسووتێ کۆمەڵێکی تریش وتویانە ئەم ڕەیە بەقەوەتە وتویانە بەڵکو ئەو زوڵمەی کە کردوێتی دابش ئەکرێتەوە جارێکی تر بەسەر وەرەسەکەیە بۆ ئەوەی هەم تاوانەکەی لەسەر باوکەکە نەمێنێ و هەم بینی کوڕەکانیش خۆشەویستی و برایەتیەکی زیاتر ئەکەوێتە نێوانی ئەو کوڕ و کچانە خوای گەورە لە گوناحمان خۆش بێ یا ڕەبی خوایە عەفومان بکەی یا ڕەبی خوایە هیدایەتمان بدەی یا ڕەبی خوایە قەت ڕۆژێ لە ڕۆژان کارێک نەکەین ببێتە مایەی تانە لەسەرمان لە دنیا و لە قیامەتە یا ڕەبی خوایە قەت ظلم لە بین مناڵەکان و لە بینی کچ و کوڕەکانمانە نەکەی یا ڕەبی خوایە لەو کەسانە نەبین کەوا لە ژیانە کارێک یان کۆمەڵە خەڵکێک لەژێر دەستیانە نەعەدالەتیان لە نێوانە ئەکا یا ڕەبی ئیسلاحی حەڵمان بکەی ماڵ و مناڵمان ساڵح بکەی برا و خوشک و کەس و کارمان ساڵح بکەی ڕەحم بە دایک و باوک و باپیر و داپیر و هەموو کەس و کارە مردوەکانمان بکەی کە لە پێشان مردوون یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت شیفای نەخۆشەکانمان بدەی یا ڕەبی خوایە تاعات و عیبادەتی مانگی ڕەمەزانمان لێ قبول بکەی یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خوایە لێت ئەپاڕێنەوە لێت لە ئەڵاڵکەیدەوە یا ڕەب العالەمین ڕەمەزان تەواو نەبێت تا لە هەموو گوناحەکانمان خۆش بوو بێتی یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانت بۆ خاتر ئیسمی عەظەمت خوایە هیدایەتی گەنجە جوانەکانمان بدەی کە ئێستا لێرە دانیشتوون یان ئەوانەی گویان لە موتارا بێ یا ڕەبی خوایە ڕەحم بە پیاوە بە تەمەنەکانمان بکەی بەزەید بەڕیشی سپیانە بێتەوە خوایە یا ڕەبی ئەوەی چاکە و خێرە بۆیان بکەی یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانت بۆ خاتر ئیسمی عەظەمت بۆ خاتر سیفەتە بەرزەکانت خوایە یا ڕەبی ئێمە زەعیفین ئێمە زەلیلین ئێمە تاوانبارین ئیعتراف بە تاوانی خۆمان ئەکەین خوایە لێمان خۆش ببی یا ڕەبی ڕەحم بە وڵاتەمان بکەی یا ڕەبی قات و قڕیمان لە ناو هەڵگری گرانیمان لە ناو هەڵگری گرانی سوتەمەنی یا ڕەبی خراپی کارەبا کەمی ئاو خوایە ئەم شتانە بەسەر ملەتمانە نەهێنی ئەگەر هەشە لایدە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە کاربەدەستی ساڵح و دادپەرۆر و چاک بکەی بە کاربەدەستمان یا ڕەبی خوایە نێلی زاڵم و ستەمکار مسەڵەت بن بەسەرمانە یا ڕەبی خوایە وڵاتی ئێمە و هەموو وڵاتانی ئیسلام پڕخێر و بەرەکەت بکەی یا ڕەب العالەمین آمين آمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين